ئەم ڕۆژاندی باڵای حکوومەت هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانین سەرۆکوەزیران سەردانی بەغدایان کرد. هەر لە کاتی گەیشتنیان یەکەم کۆبنیان لەگەڵ چێ بوو؟ لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بوو. لەگەڵ محەممەد شیع سوودانی باسییان لە چێژەکان نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی کرد، بەتایبەت لەسەر پرسی موچە و بودجەدا هەوڵ دەدەن ئەو چێشانە کە بە گفتوگۆ چارەسەر بکەن. دواتر لەگەڵ سەرۆک کۆماری عێراق کۆبنەوە ئەنجام درراوە، بە هەمان شێوە لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراق کۆبنەوە ئەنجام درراوە، لەگەڵ لایەنە سیاسیەکانیش بە هەمان شێوە کۆبنەوە ئەنجام درراوە. بەڵام ئەمڕۆ یەکگرتووی یەک لە نێو ماڵی کورددا هەبوو کە بینیمان بۆ نمونە پارتی یەکێتی گۆڕان کۆماڵ یەکگرتو ئەمانە هەموو بەیەکەوە بوون و ئەمە جێگای خۆشحاڵی خەڵکی هەرێمی کوردستان بوو. بابزانین لە کۆبنەوەکان بەگشتی باس لە چی کراوە؟ من میوانێکم لەگەڵ دەبێت خاتون نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە بەغداوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت. خاتون نەرمین ئەم کاتتان باش، ئەوەی کە زانیاریتان دەستکەوت بێت لە کۆبنەوەکانە باس لە چی کراوە جگە لەوەی کە لە ئەعلاما باسەکرێ. ئەمە شێوەیەکی گشتێکە باسەکرێت لە ئەعلاما، بەڵام لە ناوەڕۆکەکەیە چی بووە؟ بەڵێ ڕاستێکی یەگەرچی من لەگەڵ شاندەکەیان نەبووم بۆ سەردانەکانی کە کردویانە بۆ لایەنە سیاسیەکان و وەرچەنە سەردانیەکان و دیدارەکانیان بەردەوامی هەیە تا ئەم شرکە ساتەش. بەڵام ئەوەی کە یعنی پێمان گەشتۆتەوانێ شاندی هەرێمی کوردستان لە سەردانەکانیان بۆ لایەنە سیاسیەکان بەمبەستی گەیاندنی ئەو بارودۆخیکەوە هەیە، ینی ڕوونکردنەوەی بارودۆخی هەرێمی کوردستان بووە لە پاش جێبەجێکردنی یاسای بودجە و ئەو ئاستەنگانی کە بۆ ژیان و گوزەرانی فەرمانبەران دروست بووە لە پای جێبەجێکردنی یاساکەوە بۆ لایەنە سیاسیەکان و بەدەستێنانی پاڵپشتی لایەنە سیاسیەکان بۆ ئەوەیکەوە زەمینە سازیەک دروست بێت لە ڕووی سیاسیەوە تاوەکو چارەسەرێک بۆ ئەو گرفتە کە ڕووبەڕووی هەرێمی کوردستان بۆ تۆ بدۆزرێتەوانێ بە کۆدەنگیەکی لایەنە سیاسیەکان و تا ڕادێک دەتوانین بڵێن تا ئێستا گەشتبینیەک هەیە لە ئەو سەردانانەی کەوا کراوە. زۆربەی لایەنە سیاسیەکان هەڵوێستێکی ئەرێنیان دەربڕیوە بەرامبەر بە ئەو بارودۆخی کەوا هەیە و هەمویان دووپاتی ئەویان کردوتەوە کە ئەوان پاڵپشتی هەر چارەسەرێگەکان کە بێتە مایەی وەرگرتنی پشکی تەواوی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی گرفتە داراییەکانی نێوان هەرێم و بەغدا و لەسەر ئاستی پەرلەمان. یعنی ئێمە وەکو نوێنەرانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ هاوتەریب لەگەڵ سەردانەکەی شاندی هەرێمی کوردستان وەکو فراکسیۆنە کوردەکان سەردانی لایەنە سیاسیەکان و فراکسیۆنە سیاسیەکانی ناو پەرلەمانمان کرد و وەکوتم هاوتەریب لەگەڵ شاندەکەی هەرێمی کوردستانە بۆ هەمان ئەو مەبەستا بۆەوە بەدەستێنانی پاڵپشتی لایەنە سیاسیەکان لە ئەو داخوازیە ڕەوانەی خەڵکی کوردستان. هەموو ئەو لایەنە سیاسانی کە سەردانمان کردن دووپاتی ئەویان کردەوە کە ئەوان هاوڕان کە پشکی هەرێمی کوردستان پێویستە زامنی موچەی فەرمانبەران بکات و موچەی فەرمانبەران پێویستە بەدەر بکرێت لە هەر کێشەیەک و گرفتێکی سیاسی لە نێوان هەرێم و بەغدا و ئەمە مافێکی سەرەتایی و ڕەوای فەرمانبەرانەوە تا ڕادێک دەتوانم بڵێم زۆربەی لایەنە سیاسیەکان هاوڕا بوون لەگەڵەوەیکەوە پێویستە پەلە بکرێت لە دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەو کێشە دارایی کە هەیە لە نێوان هەرێم و بەغدایە. زۆر باشە خاتون نەرمین. لایەنە سیاسیەکان هەر دەڵێن لەگەڵ ئەوەین موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت و کێشەکان چارەسەر بکرێن. پەرلەمانتاران کە باس کرد چوونەتە لایەن ئەوانیش هەروە دەڵێن چی ڕێگرا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێنرێت؟ جا ئەمە پرسیارێکی زۆر بەڕاستی بەجێ و گرنگە. لە ڕاستیە ئەوەی کە ئێمە لە ئەم هەفتەی ڕابردووە وەکو لیژنەی دارایی و بخۆم و کۆندامی لیژنەی دارایی ئەوەی کە تێگەیشتۆم لەو میوانداریانەی کە کردومانە بۆ وەزارەتی دارایی حکوومەتی فیدرال و لیژنەی دانوستانکاری حکوومەتی فیدرال لەگەڵ هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنی بودجە و ئەمڕۆژ لە میوانداریکردنی کۆمپانیای سۆمۆ و شاندی وەزارەتی نەوتی حکوومەتی فیدرال ئەوە تێگەیشتین کەوا ڕێگریەک هەیە نەک بە خواستی ئەم دامەزراوە حکومیانەی حکوومەتی فیدرال بەڵکو ڕێگریەکە هۆکاری سەرەکیەکەی ئەگەرێتەوە بۆ دەقەکانی ناو یاسای بودجە ئەو یاسایی کە لە با بڵێن مانگی حوزەیرانی ئەم ساڵە لایەن پەرلەمانی عێراقەوە بۆ 3 ساڵ دەنگی لەسەردرا لە مادەکانی 11 و 12 و 13 ماف و پابەندیەکانی هەرێمی کوردستانی تیا هاتووە. لەناو ئەم دەقانەیە داڕشتنی دەقە یاسایەکان کۆمەڵێک کۆتوبەندی تیا دروست بووە کە لە ڕووی کردداریەوانێ وای کردووە پشکی هەرێمی کوردستان کە حکوومەتی فیدرال بە
شایسته هەرێمی کوردستان ێزانێ یاخود بۆی دیاری کردووە کەم بێ وەک لەوەی کەوا لە ناو بودجە دەنگی لەسەر دراوێ مازانین کە لە ناو بودجەیە پشکی هەرێمی کوردستانە گەرچی بە 12.67 دیاری کراوە بەڵام بهێندەی تقریبا 16 تریلیۆن و نیو ئەبێت یعنی بەڵام وەزارەتی دارایی عێراق لە جێبەجێکردنی ئەم یاسایە ئەگەڕێتەوە بۆ بنەمای خەرجی فعلی بە تایبەتی لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵە کە بودجە هێشتا تیا پەسەند نەکرابوو بە پێی قانونی ئیداری مالی پێویستە بە پێی 1/12 خەرجە فعلیەکانی ساڵی پار درێژەوا بە خەرجەکانی هەر بۆیە لەسەر ئاستی عێراق بۆ 6 مانگی یەکەمی ئەم ساڵ وەزارەتی دارایی عێراق تەنها بڕی 47 تریلیۆن دیناری خەرج کردووە و بە پێی وتەی وەزارەتی دارایی لەم 47 تریلیۆنە 27 تریلیۆنی خەرجی سیادی و حاکیمە بووە کە پشکی هەرێمی کوردستان هەمیشە لە دوای دەرکردنی ئەم خەرجە سیادی و حاکیمانە اینجا بەو ڕێژەی 12.67 ئەژمارەکرێ لە کۆی خەرجی 15 پارێزگاکەی تری عێراق ئەمە ژواکە کە بڕێکی کەم پارە بە شایستی هەرێمی کوردستان دیاری کرێت کە وەکو لە ئامارەکانی وەزارەتی دارایی ئاماژان پێکرد نزیکەی 2 تریلیۆن و 594 میلیارد دینارێکە بێت ئەمە زۆر کەمترێکە لەو شایستەی هەرێمی کوردستان کە ئەگەر بۆ 6 مانگ ئەژماریکەی نزیکی 8 ئەبێت تریلیۆن بێ ئەمەش فەرقێکی گەورەیە لە نێوان ئەوەی کەوا لە ناو یاساکەیە بە کردداری بەرهەرێمەکەوێ و ئەوەیەکەوە بە مخەتەت یاخود پلان بۆ داڕێژرا و لە ناو یاساکە ئێمە دەنگمان بۆیەوە ئەمە وەکوتم خەلەلەکە یاخود کێشەکە گەڕێتەوە بۆ دەقی یاساکە کە بەم شێوێ داڕێژراوە بۆ زانیاری بەڕێست و ڕەنگە بینەرانیش بپرسن ئایا ئەمە پێشوەختە تێبینی کراوە یازانی ومانە بەڵێ ئەمە زانین بوومان ئێمە پێشتر کە ئەم کێشەیە ڕوبەڕووی هەرێمە بێتەوە لە کاتی گفتوگۆکانە بەتایبەت کە ئەم بابەتە شتێکی نوێ نییە لە ساڵی 2015ەوە دەقێک ئیزافە کراوە بۆ مادەی تایبەت بە پشکی هەرێمی کوردستان کەویش تایبەتە بە دەستەواژەی خەرجی فعلی کاڵێ پشکی هەرێمی کوردستان بەپێی ئەو خەرجە فعلیانە لە دوای دەرکردنی خەرجە سیادی و حاکیمەکان ئەژمارەکرێ ئەمە لە ساڵی 2015 لە بودجەکانی یەک بەیەکی لە دوای یەکە لە ساڵەکانی 2015 و 16 حەڤە بە دواوە دووبارە بۆتەوە بەڵام ڕەنگە بپرسن بۆ پێشتر ئێمە یعنی پێمان نەزانیەوە یاخود کاریگەری نەبووە ئەمە وازەحە ئێمە ئەو ساڵانەی کەوا باسم کرد پشکی هەرێمی کوردستان لە بەغداوە نەنێردراوە بۆ هەرێمی کوردستان ئەمە یەکەم ساڵە جارێکی تر توانین بڵێن لە دوای شەڕی داعشەوە جارێکی تر ئەمە یەکەم ساڵە کە پشکی هەرێمی کوردستان لە بەغداوە دیاری بکرێ بۆیە بە کردداری کاریگەری ئەم دەستەواژەیە لەسەر پشکی هەرێمی کوردستان دەرکەوتۆ هاتون نەرمین ببوورە پرس کۆنفرانسێک هەبوو بینیت بۆیە وەستاندمان و ئێستا بەردەوامە بین گوتم بۆچی ئەوان بەرامبەر بە یاسا بۆ هەرێمی کوردستان وا جددین و ئەم بە پێی یاسا بێ وابێ 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 ئەی بۆ خۆیان شواکەن خۆی لە ڕاستیە بەپێی زمانی ژمارەکان بێ کە خراە ڕوو بەپێت بەدەداچوانەکانی ئێمەش وەکو لیژنەی دارایی ئەمەی کە بۆ هەرێمی کوردستانە بەدڵنیاییەوە بەشێکی زۆری شتێگەنەڵ مەسەتاسەد یعنی بۆ خۆشیان بە هەمان شێوەیە لە بەرەوەی کە ئەگەر تێبینی بکەین لە 6 مانگی ڕابردووە جگەل لە موچە شتێکی ئەوتۆ خەرج نەکراوە لە عێراقا لە کاتێکە مازانین ساڵی 2022 هەر بودجە نەبووە لە عێراقا و تقریبا ئێستاژەوە لە دوای ئەوەی کەوا بودجە شۆتە بواری جێبەجێکردنەوە هێشتا بودجەی وە بەرهێنان 1 دیناری لە خەرج نەکراوە کەمە بە وازەحی دیارە کاریگەری ئەم کەم پارە خەرجکردنە یاخود نەچوونە بواری جێبەجێکردنەوەی بودجە بە تەواوی کاریگەریەکەی دیارە لەسەر ژیان و گوزەرانی ناوچەکانی تری عێراق واتە ئەو دەقە یاسایانەی کە وەزارەتی دارایی پابەندە پێوەی کاریگەریەکەی تەنها لەسەر هەرێمی کوردستان نییە بەڵکو بۆ ناوچەکانی تری عێراقیش تا ڕادەیە کاریگەریەکەی هەیە بەڵام ڕەنگە جیاوازیەکە لەوەیە بێ ئەو خەرجە فعلیەی کە وەزارەتی دارایی باسی لێوەکە موچەخۆرانی عێراقی دەستەبەر کردووە هەروەیە مەوای کردووە ڕەنگە گلەی و گازندەی ناوچەکانی تر وەکوی ئەوەی کە هەرێمی کوردستان دووچاری بووە سەری هەڵنەیابێ لەبەرەوەی کە لانی کەم حەدی ئەدنا کە موچەیە دەستەبەر کراوە بەڵام بۆ خەرجەکانی تر بێگومان ئەوانیش بەشی خۆی با بڵێن نزمی ئاستی خزمەتگوزاریەکان بوونێتەوە بەڵێ ئەمەشدا بەڵێ بەدڵنیایی و ئەمە داخوازی ئێمەیە کە مەوتومانە موچە پێویستە خەرجەکانی هەرێمی کوردستان یالانی کەم پێداویستەکانی هەرێمی کوردستان پشکی هەرێم لە موچە تێکەڵی خەرجە فعلیەکانی عێراق بکرێ ئەو کاتە با بڵێن پشکی هەرێم دیاری بکرێ نەک
بێت و پشکێرمی کوردستان لە خەرجە فعلیەکانی 15 محافەزەکەی تر ئەژمار بکرێ بەبێ هەرێمی کوردستان ئەمە نادادیەکە لێرەوە دروستە بێ یان ئەوە تا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەدەر بکرێ لە پێوەری خەرجە فعلیەکان ئەمەش سیناریۆیەکی ترە ویان یاسای موازنە هەموار بکرێتەوە هاوشێوەی هەر موازنەیەکی تروە و دەستەواژەیە کە بۆتە ڕێگر لە بەردەم پشکێرمی کوردستان لا ببرێ لە ناو دەقە یاسایەکە هاوشێوەی ئەو دەقەیکەوا ساڵانی پێش شەڕی داعش پشکی هەرێمی کوردستانی پێ ئەنێردراوە تا و ساڵانەی کە ڕێژەی پشکێرمی کوردستان لە سەتا حەڤەی بودجەی حکوومەتی عێراقی بووە ئەمانە کۆمەڵی پێشنیازن کە ئێمە ئومێد دەکەین شاندی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکانی ترا بەشێک لە شێوەکان ڕێکەوتنێکی پێشوەختی لەسەر کرابێ یاخود زمینە سازیە کرابێ بۆ ئەوەی کەوا لە ئایندەیەکی نزیکە لە هەفتەی داهاتووە جاچ لەسەر ئاسی پەرلەمان بێ یاخود لەسەر ئاسی دەسەڵاتی تەنفیزی وەکو وەزارەتی دارایی بتوانێت بچێتە بواری جێبەجێکردن و کۆتایی بۆ ئاستەنگە داراییە بهێنرێ لە هەرێمی کوردستان. باش هەر کەسێک کە قسەی لەگەڵەکەی زۆربەی ئەوانەی کە ئەمڕۆ قسەیان بۆ کوردستان 24 کردووە هەمویان دەڵێن کێشەکان کێشەی سیاسین باشە تۆش تازە باسلاندێکشت کرد لەوانەیە کێشە لە یاساکەشا هەبێت بەڕاستی کێشەی سیاسیش هەیە ینی لایەنە سیاسەکە زیاتر زاڵە دەیناگەڕێ موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێت خۆی هیچ بابەتێک لە عێراقا بەدەر نییە لە بۆعدە سیاسیەکەی بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا وەکو لیژنەی دارایی بە دوواداچوونمان بۆ کردو بە تایبەتی لەم هەفتەیە زیاتر کێشەکە توانین بڵێن یاسایی لەگەڵ با بڵێن ژمێریاریە لە ناو قانونی موازنەیە بەدڵنیاییەوە ئەگەر ئیرادەیەکی سیاسی هەبێ بۆ تێپەڕاندنی ئەم بابەتە یاخود بۆ چارەسەرکردنی گرفتەکە لێرانەیە توانین بڵێن ڕۆڵی فاکتەرە سیاسیەکان بەدەرەکەوێت چونکە ئەگەر بێت و ئێرادەیەکی سیاسی نەبێ ئەو کێشەیە بەردەوامی هەبێ بەڵام ئەگەر ئیرادەیەکی سیاسی هەبێ بۆ چارەسەرکردنەکەی ئەمە توانین بڵێن زووترە مانگەێنێتە ئەو چارەسەرێکەوە کات کە کۆتایی بەو تەنگەژە دارایە بهێنرێ یاخود بەو ناکۆچیە بهێنرێ لە نێوان هەرێم و بەغدایە بۆیە کاریگەری فاکتەرە سیاسیەکان لێرایە بەدەرەکەوێت. باش ئەوەی کە شتێکی جیاواز بۆ ئەمڕۆ بینیمان یەکێتی پارتی گۆڕان کۆمەڵ یەکگرتوو با بڵێن ئەمانەی کە ئۆپۆزیسیۆنیشن لە هەرێمی کوردستان ئەمانە هەموو یەکدەنگ و یەک هەڵوێست بوون ئەمە کاریگەریان لەسەر لایەنە سیاسەکانی عێراق بێت بۆ ئەوی ئیتر دەست بۆ قوتی خەڵکی هەرێمی کوردستان نەبن. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ینی لە ناو بەهۆڵی پەرلەمانە فراکسیۆنە کوردیەکان بە شێر زۆری فراکسیۆنە کوردیەکان بە هاو هەڵوێستیەوە سەردانی لایەنە سیاسیەکانی تریان کرد فراکسیۆنەکانی تریان کرد بۆ ئەوەی کا داکۆکی لە ماف و شایستەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی موچەی فەرمانبەران بکەن و ئەو پێشنیازانەی کەوا لە ئارایان بۆ چارەسەرکردنی گرفتەکە بۆ ئەوەی کەوا جۆرێک لە پاڵپشتی کۆدەنگی دروست بێ لە ناو هۆڵی پەرلەمانە بە تایبەتی کە ئێمە باز لە یاسای موازنەکەین ئەو یاسایی کە لە هۆڵی پەرلەمانە دەنگی لەسەر درراوە ئەمە بەدیوێکا بەدیوێکی تریشاوەی کەوا شاندی هەرێمی کوردستانیش دیسانەوە خۆی بۆ خۆی هاتنی شاندەکە بە پێکهاتە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوانێ لە حیزبە سیاسیەکان جارێکیکە ئەو یەکڕیزیە نیشانەیە بۆیکەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان بە جیاوازی بیرروبۆچوون و ئینتیما سیاسیەکانمانەوە بەڵام هەمومان کۆکین لەسەر پارێزگاریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و بە تایبەتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس بۆ خاتون نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمان بووی.